بە سپۆنسەری میدیایی تۆڕی میدیایی کۆمەڵ پانێڵی چۆن زانکۆ بکەینە ناوەندێکی زانستی و معریفی لە شاری هەولێر لەلایەن ڕێکخراوی ڤێرسان بەڕێوەچوو. سەرۆکی ڕێکخراوی ڤێرسان باز لەوە دەکا ئامانجیان لە ئەنجامدانی ئەو پانێڵە ئەوەیە فێرخوازانی زانکۆ ئامانجیان لە چونە زانکۆ فێربوونی زانست و معریفە بێت. وەکو ڕێکخراوی ڤێرسان هەستین بە ئەنجامدانی پانێڵێک بە ناونیشانی چۆن زانکۆ بکەین بە ناوەندێکی زانستی و معریفی بۆرێک لە بەڕێزان دکتۆر عوسمان هەڵەبجەیی، دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی، دکتۆر ئومێد بەحرکەیی، وهروە دکتۆر مامۆستاخانەی خورشید. ئەمە جێمە لە پانێڵەوە بوو زانکۆ بکەین بە ناوەندێکی زانستی و معریفی. فێرخوازانی زانکۆ شێت و شەیدا و بڵیای زانست بن، یعنی هەموو ئاوات و ئامانجێکیان ئەوە بێ بە دوای زانست بکەون. ژمارەش یەکجار زۆر فێرخوازانی زانکۆ بەشداریان کردووە کە زیاتر لە 600 بۆ 700 کەس دەبێت. سپاس تایبەتمان هەیە بۆ تۆڕی میدیایی کۆمەڵ و بەتایبەت کەناڵی پێیام کە ئەم پانێڵەی بەڕاستەوخۆ گواستەوە و هەموو ئەرکەکانی گستە ئەستۆی خۆی. ئەم پانێڵە زۆر گرنگە بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری قوتابی، بۆ بەرزکردنەوەی ئاستی معریفەتی قوتابی، بۆ زیادکردنی توێژینەوەی قوتابی. لەوەش گرنگتر ئەوەیە کە ئەم پانێڵانە لەناو زانکۆکاندا بکرێت بۆی کە قوتابی زیاتر ئاستی معریفە بەس بێتەوە. ئامادەبوونی ئەم ڕێژە زۆری قوتابیانە دەرات لەسەر ئەوە دەکات کە قوتابی دەیەوێت فێر بێت، دەیەوێت ئاستی معریفی بەس بکاتەوە. لای خۆشیانەوە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان پرۆسەی خوێندن لە زانکۆکان بە دەرفەت دەزانن بۆ بەدەستهێنانی زانست و معریفە و داوا دەکەن ئەم جۆرە پانێڵانە لە نێو زانکۆ و پەیمانگاکان بەڕێوە بچێت تاوەکو قوتابیان تێگەیشتوو و پێگەیشتوو بن. گرنگی و پانێڵە لەوەیدایە کە ئێمەی قوتابی ڕێنوینی ئەکات لەو بەرچاوڕوونیی زیاتر لەوەی فکرمان بیتەوە ژیریمان زیاتر ببیتن هەتاوەکو لە زانکۆ سەرکەوتوو ببین. ئەو 4 ساڵی زانکۆمان بە هەدەر نەڕوە وامان لێکات کە کەمتر غەڵەتی بکەین و زیاتر لەسەر پێی خۆمان بوەستین. ئەم پانێڵانە زۆر مهمە لە نێوان زانکۆکاندا هەبێتن، چونکە وا لە قوتابی دەکات جاروی قوتابی تووشی شکستێک دەبێت لە ناوخۆ. ئەگەر بەهۆی ئەم پانێڵانەوە لە قوتابی دەکاتن ببێت زیاتر هەستێتەوە سەرپێکانی خۆی بتوانانی خوێندنێکی باش و ڕێکوپێک ئەنجام بداتن. زانکۆ وەک ناوەندێکی معریفی و ئەکادیمی هەرچەندە پێویستە ببێتە شوێنی پێگەیاندن و تێگەیاندن و فێرکردنی قوتابیان و پسپۆڕیان پێبدات، بەڵام چەند ساڵێکە بە هۆکاری زیادجیا ئەو ڕۆڵە لە زانکۆکان سەندراوەتەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.